و عراق و سووریا و ئەف پەیوەندین هەردوو چ ئاستێ دەنە ئاڵوزی یانژی پێشکەفتن دەوام پەیوەندیان دە دikarin peyda bibin. Serokên avenda bîrkirina siyasiya Iraqê İhsan Şemerî ji Bexdayê mêvanê min e. Silav bû te birêz Şemerî. Birêz Şemerî tu peywendiyên Bexdayê û desthilata nû ya Şamê çawa dinirxînin? Destpêkê de wisa dest pê bike. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردن بەدیدی ئێمە پەیوەندیەکانی نێوان عراق و سووریا ڕوتێکی نوێیان وەرگرتووە واتە بەغدا و دیمەشق ئێستا لە پەیوەندیەکی نوێدان لە سەرەتادا زۆرێک لە تەحەفوز هەبوو لە مامەڵەکردندا بە تایبەتی لە سەرەتای قۆناغی گۆڕانی حکوومەتی سووریادا بەڵام دواتر لەسەر ئاستی دیبلۆماسی و شاندی هاوبەش لە نێوان هەردوو وڵاتدا بابەتەکە گۆڕە ئێستا هەماهەنگێکی زۆر بەرز هەیە لە نێوان هەردوولادا لە سەردانەکان وا دەردەکەوێت کە سەردانەکان سەردانی ئەمنی بن لەبەرەوە زیاتر لە جارێک سەرۆکی دەستگای هەواڵگەری عراق دەردەکەوێت بەڵام لە هەمان کاتدا ئەم سەردانانە ڕێگە و بوار دەکەنەوە بۆ هەندێک بواری دیکە وەکو بواری ئابووری و هەروەها ئەو بوارانەی کە پەیوەستن بە دۆسیەی وەکو دۆسیەی نێوخۆیی و دۆسیەی دیکە سەرباری ئەمەش لەو سەردانانەی کە بۆ سووریا کراون و ئەو سەردانانەشی کە حکوومەتی سووریا لەسەر ئاستی وەزیری دەرەوەی سووریا شەیبانی و هەروەها وەزیری وزە و نەوت دەرخەری ئەوەن کە ئێمە لە ئاستێکی نوێی پەیوەندەکانداین لەبەردەم شتێکی نوێداین ئێستا خەریکە وردەوە لەلایەنی ئەمنی بەتەنیا دوور دەکەوینەوە تەنانەت ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەشەیە ئێستا ڕوو لە پەیوەندی ئابووری باشە برێز شەمەری نوها لوتکەیە عەرەبی بەغدایی دوێ لوتکەیە عەرەبیدە دەهاتە چاوەڕێکردن گۆ ئەحمەد شەرع بخۆوەرێ دوێ لوتکەیدە بەشداریە بکە لێ نەهات حتا وسا دەنگۆیەک هەبوو و فشار لەسەر بەغدای هاتیە دروستکردن و ئەحمەد شەرع نەیە بەغدای دوێ دەربارەی دەگەردی تناتە بگرم يعني هذا الموضوع أحرج الحكومة العراقية أم بابت براستي حكومتي تشح زورك لا شرمزاري هۆکارەکەی بوو ئەوە بوو کە عراق بۆ خۆی میوانداری لوتکەی عەرەبی دەکرد وا دەردەکەوێت ئامادە نەبوونی ئەحمەد شەرع بووە هۆکاری کاردانەوە ئەم بابەتە یاخود کاردانەوەکان تەنیا لەسەر ئاستی پەیوەندی نێوان عێراق و سووریا نەبوو بەڵکو ئەو سنوورەی تێپەڕان من پێم وایە ئامادە نەبوونی ئەحمەد شەرع بووە هۆکاری ئەوەی کە سەرکردەی دیکەی وڵاتانی عەرەبیش لەو لوتکەی ئامادە نەبن بەڵێ دەنگی ناڕەزایی هەبوو لە نێو عێراقدا بەڵام وا دەردەکەوێت کە ئەحمەد شەرع زیاتر نەیدەویست کە لەوە زیاتر حکوومەت یاخود سوودانی بخاتە ئەو باردۆخە بەلێ دوو دەولەتێن جیرانێن هەبوو و کو سنوورێکی گەلک درێژ ناوبەینە سووریا و عێراقیدا هەیە 605 کیلۆمەترە گەلک دەرفەت جی ئێ پێشکەفتنا پەیوەندیان هەنە ئابووری سیاسی ئەشتەرە بێژم ئەولەیی و دبەرژەبەندیا هەردوو ئالیان دەبن ئەڤ ئاستا پەیوەندیان و ئیرۆ هەیە و ئیمکانە و باشتر ببن تو چاوا دەنرخەینی برێژە يعني العلاقة ما بين العراق وسوريا پەیوەندی نێوان عێراق و سووریا دەکرێت بە شێوازی چاکبوونەوەی پلەبەندی ناوی ببین واتە هەنگاو بە هەنگاو بەرەو باشتربوونی پەیوەندەکە دەچین ئەمە گرنگە بە تایبەتی دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد وە لە کاتی ڕووخانی ڕژێمدا پەیوەندیەکە پەیوەندیەکی باش نەبوو جۆرێک لە وریایی لە نێوان هەردوو وڵات پەیوەندیار بوو بەڵام ئێستا وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد ئێمە دوجار سنوورێکی دوور و درێژمان هەیە ئەو سنوورە دوور و درێژە وا دەکات کە کاری لە پێشینەی هەردوو وڵات
پاراستنی ئاسایشی هاوبەشی سنوورەکان بێت. کارێکی هاوبەش لە نێوان هەردوولادا هەیە بۆ ڕێگریکردن لە بە قاچاقبردن، مادەی هۆشبەر، چەک و ئەو بابەتانەی دیکەش کە بە دەواازە فەرمیەکاندا ناڕۆن. جگە لەوەش هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە ڕێگری لە هاتوچۆی هێزە ینی گروپە چەکدارەکان بکرێ، هێزی شەڕکەر بەگشتی بیرمان نەچێ دەبێت ڕێگری لەوە بکرێ کە داعش لە سووریا بپەڕێتەوە وڵاتانی دیکە. ئەم جۆرە چاکبوونەوەیە لە پەیوەندەکاندا لە بەرژەوەندی ئاسایشی نەتەوەیی عێراقدا و دەکرێت ئێستا باسی پەیوەندیەکە بە شێوازی بکەین کە لاپەڕەیەکی نوێی هەڵدراوەتەوە. مەلێ برێ شەمەری ئاگاهدارم و بەریدەمەکە کورد تەبخۆژی بەشێک ڕۆژنامەوان و پسپۆڕێندن یان عەرەبیرە لە شامیل گەل ئەحمەد شەرحون جڤیان دەدیتنا ئەحمەد شەرح لەسەر عێراقی لەسەر پەیوەندیم بە عێراقی رە چاوادیت هەروەها دەخوازم بزانم تو زانێک ئاوا گوتی لەوێر بووی te beşdarî kir li karvedanên vê yekê li Iraqê jî çêbûn li ser beşdariya te birêz Şemerî kerem ke dîtina te bikir. يعني هو يفكر في أن تكون ئەحمەد شەرع بیر لەوە دەکاتەوە کە پەیوەندی نێوان عێراق و سووریا لاپەڕەیەکی نوێ بێ، لاپەڕەیەکی سپی بێ و کاری دیکە بکرێ. ئەمە بەر لە هەموو شتێکی دیکەش هەیە کە ئەحمەد شەرع سەرنجی لەسەرە، ئەویش پرۆژەی استراتیژی گەورەیە. ئەو باسی لەوە کرد کە هاوبەشی ئابووری لە نێوان هەردوولا بۆ بەهێزکردنی پەیوەندی دوولایەنە گرنگە. بۆیە باسی لەوەش کرد کە چۆن بۆڕی گوێزەرەوەی نەوت لە خاکی عێراقەوە بەنێو سووریادا بچێتە بانیاش. گوتی ئەم بۆڕیە دەبێتە ئاماژەیەک بۆ نیازپاکی پەیوەندی نێوان هەردوولا و دەبێتە هۆی پێکبەندی پەیوەندی هاوبەشی نێوان هەردوو وڵاتدا. سەرباری ئەمەش ئەحمەد شەرع گوتی من بەڕاستی نامەوێت دەسوەردان لە کاروباری نێوخۆیی عێراقدا بکەم، بۆیە نامەوێ بە هەمان شێوە کە عێراقی خود هەندێک لایەنی عێراق دەسوەردان لە کاروباری نێوخۆیی سووریادا بکەن. من لە کۆبوونەوەکە ئەوەش تێگەیشتم کە حکوومەتی عێراقیش هەر بەو ئاراستەیە کار دەکات کە بەو ئاراستەیە کە پەیوەندی نێودەوڵەتی هەبێت. هەر لە کۆبوونەوەیە ئەحمەد شەرع گوتی من نامەوێت لە ڕوانگەی یەک پێکاتە لە عێراقەوە بڕوان، من دەمەوێت لە دەرگای فەرمیەوە بێمە نێو عێراق. برێز شەمەری هەشتا شعبی هێز بەلافکریە سەرسی نۆرژی گەلو شام لە بەلافکردنا هێزێ یا هەشتا شعبی لەسەر سینۆرەی سووریێ چه چاوێکی تەماشەتکەی نرخاندن هاتە چییە؟ يعني أنا أتصور هناك تنسيق من پێم وایە هەماهەنگیەکی بەرز لە نێوان هەردوولادا هەیە. سووریا و عێراق لەسەر ئاستی ئەمنی بتمانیان بە یەکتری هەیە. سوپای سووریا هەماهەنگی هەیە لەگەڵ پاسەوانی سنووری عێراقی بە دیاریکراوی هەماهەنگەکە لە نێوان ئەو دوو هێزێ. ئەوە ئێمە تێگەیش بین سووریا ئەرخیانە لەوەی کە عێراق نابێتە مای مەترسی بۆ سەر خاکی وڵاتەکەی. وا دەردەکەوێت کە حکوومەت توانیوێتی پلانێکی باش دابنێ یاخود توانیوێتی پلانێک دابنێ کە هەموو جۆرە بەریەکەوتچنێک تێیدا بە دوور بگیرێت لە نێوان گروپی چەکدار و هەروەها لە نێوان سوپای سووریادا. ئێستا لە ناوچە سنووریەکان زۆرێک لە ئارامی و هەیە و هاوبەشی لە ڕووی ئەمنیەوە ڕوونتری خاڵی نێوان عێراق و سووریە. هەر گریدای vê pirsê lê bi yani temaşekirinekî cuda eşte bipirsin birêz Şemerî. Grûbên çekdar ên Iraqê kargeriya wan bandora wan li ser peywendiyên Bexda û Şamê hene tu çawa dibînin? يعني حسب كلام الرئيس ئەمە بە گوێرەی قسەکانی ئەحمەد شەرع بێت
گوتی من نامەوێ بڕابردوو زیندوو وما بکەمەوە جرى في سوريا ئەوەی لە سووریا ڕوویداوە نامەوێ باسی بکەم فيه رسالة من پێم وایە ئەمە بۆ خۆی پەیامێکە لەلایەن شەڕعەوە بۆ گروپە چەکدارەکان سوريا ناوەڕۆکی پەیامەکەش ئەوەیە کە سووریا نابێتە مەترسی بۆ سەر عراق و جگە لەوەش ئاماژەی بە شتێکی دیکە کرد گوتی ئێمە لەو پەڕی ئامادەیی داین بۆ ئەوەی پەیوەندیەکانمان زۆر لەوە باشتر بێت کە هەندێک لایەن لە دێوان لە نێو خۆی عراق چاوەڕێی دەکەن بەتاوەتی لەگەڵ حکوومەتدا گوتیشی هەندێک کەس پێیان وایە سووریا داعش دەنێرێتە عراق بەڵام ئەمە تەنیا وەهمێکە ئێمە دەمانەوێت کۆتایی بەشەڕ بێت ئەو زەمەنە بەسەر چووە کار بۆ باشترکردنی پەیوەندیەکانمان دەکەین لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی عراق بەڵام لە ڕێگەی حکوومەت و دەوڵەت بەلێ هەر کەس و هەر عالیشی بەهێویەک و ئاشتی بێگومان لە هەموو ناوچەیە بجی ببە برێژ شەمەرێ جوهی سەرۆکەی هەواڵگریە عراقی لە شامێ بوو لەگەل شەرح جڤیان تێگوتن کو بە کارگێریە بە فشارە ئەمریکا ئەڤ یەکشێ بووە تی چاوا دەنرخینە يعني لا أتصور ذلك يعني من پێم وانێ بەهۆی شاری ئەمریکا بوو بێت سەردانە متبادلة وبشكل هاوبەشەکان لەوە ناچێت بۆ هۆکارە بێت لەبەرەوەی عراق دەچێت شاندی عراق دەچێتە سووریا و شاندی سووریا ژێتە عراق زۆرێک لە دۆسیە هەن لە نێوان هەردوولادا هەڵبەساردوون و کار بۆ ئەوە دەکرێت ئەو دۆسیانە چارەسەر بکرێت پلانێکدان درراوە بۆ ئەوەی کۆمەڵێک لیژنە و ژووری ئابووری و ئەمنی هاوبەش لە نێوان هەردوولادا پێک بهێنرێت من پێم وانێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشاری کردبێت بە تایبەتی لەسەر عراق بۆ ئەوەی ڕوو لە سووریا بکەن ئەوەی من تێگەیشتم پەیوەندی ئێستا پەیوەندیەکی زۆر باشە هەماهەنگێکی زۆر بەرز و باڵا لە نێوان هەردوولادا هەیە تەنانەت بەڕاستی بۆ من شتێکی سەیر و نامۆ بوو کە ئەو هەماهەنگە لە نێوان بەغدا و دیمەشق و حکوومەتی هەردوولادا هەبێت ئەمە وای کرد کە من وا تێ بگەم کە سەردانی دەستگای هەواڵگریە سەرۆکی دەستگای هەواڵگری تەنیا بۆ بابەتی ئەمنینە و شتێکی دیکەش هەیە گرنگە ئاماژێ پێکەم سەرۆکی دەستگای هەواڵگری کا لەسەر زۆر بۆیە ئامادەبوونی ڕاستە و خۆی لە سووریا نیشانەی ئەوەیە کە هەندێک دۆسیەی زۆر هەستیار هەیە دەیەوێت لەگەڵ سووریا ئاماژەی پێ بکات بۆیە من وای دەبینم ویستێکی عراقی ویستێکی سووریایی هەیە بۆ بەردەوامی بە گفتوگۆ بەلێ سەرۆکەی ناوەندە بیرکردنا سیاسیە عراقی ئیحسان شەمەریش بەغدایی لەگەڵ من بووی سپاس بووت